سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش لەڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین تا کۆتایی ئەڵقەیەم جارش لەگەڵمان بن. گەنجێکی کورد لە ڕێگەی فاشیۆن مۆدێلەوە سەرنجی ئەوروپیەکان ڕادەکێشێت. سەرەڕای ئەوەی خاوەن پێداویستی تایبەتە هاوڵاتێکی دەڤەری بەرواری باڵا ڕۆژانە چەندین کاری دەستی ئەنجام دەدات. خوێندنەوە لە نێو منداڵە دەستگێڕەکانی ناوبازار بووە بەشێک لەو چالاکیانەی کە کچێک لە هەولێر پێوەی سەرقاڵە. خاوەن پێداویستی تایبەت ئەو کەسانان کە هیواکانیان بە ژیان و بەردەوامە و لەگەڵ ناسۆری و کێشەکانی ژیانیشدا ململانێ دەکەن بۆی کە بتوانن بەهرە و تواناکانی خۆیان بخەنە ڕوو. هاوڵاتێکی خەڵکی بانەی ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ ئەوەی کە هەردوو دەستەکانی بەهۆی لێدانی تەزوی کارەباوە لە دەستاوە بەڵام بێهیوانە بۆ بەردەوامە لە درێژەدان بە ژیانی یاسایی خۆی ئەو بۆ پەیداکردنی بژێوی ژیانی خۆی و بنەماڵەکەی ئێستا شۆفێری تەکسیە و زۆر بە باشیش کارەکانی ئەنجام دەدات. ساڵی 1990 جستانەوە دێک بوو لە ئیدارەبڕ کارمە کرد دایانام بۆ دوو تیرێکیان دەکەن دێهاتێک بوو بەنای چیچۆران لەوێ کارمە کرد بەسەر تیرەوە سیمەکە مشکل بەتەرەف کرد سیمەکە شل بوو بەڕاستی شل بۆ مچا کرد بعد نردیانم بۆ تیرێکە لای پشتی کەریماوایە بوو کە چوومە سەروێ تقریبەن دە دقیقەیەکان کارم کرد بێ متاسفانە بەرقەکانی اشتباهی وەسڵ کردەوە من تووشی و حادثە بووم و بڕەگرتمی بەرقی فشارقەوی بوو بێ شاری دوای سێ چوار مانگێکان بێکار بووم بێکاریەکەشم دەوامم نەدێنا بێکار بووم چون وەقعان سەخت بوو من تووشی ئەفسردگی بووم هەزار فکر و خەیاڵم دەکردەوە زندگی چۆن بگزارێنم ژن منداڵم بووم ئەو دەمی کچێکم بوو خێزانیشمم لەگەڵ بوو لەگەڵ باوکومان بووم ئەوان باوکم کاسبکاری ماڵێمان بوو زۆر سەخت بوو لەماوەی تر هاتم ماشێنم بۆ خۆم و دەمی پڕایدم بوو بارمە برد دەبانەوە ئاهاتم بارمە بر بۆ سەردەش لە سەردەشی شو دووارە هەمان کات دووارە بارم لێناوە بۆبانە تقریبی ساڵێکی ئەو کارم کرد شکر باش بوو زندگیم بە هەر چۆنێک بێت چەرخان دوای ترەگە هاتمەوە وەڵا نێرە دەستم کرد بە دەستفرۆشی فەلەکەی جیهانبەژی سازمان تەمرێناتدا و تقریبا سێ ساڵێک بۆ سێ ساڵ بەسێ ئەرەوڵە فعلا دەستفرۆشم کە دێم بۆ ئێرەش کاک ئارام و کاک بەهرام کە وەک برایەکی بەڕاستی دڵسۆزم بۆ من هەمیشە یارمەتیکی زۆریان داوم دێم بۆ دوکان بلا فاصلە دوکانم بۆ هەڵەگرن وەسایل چی لازم بێ دەیبەنەوە دەرەدانێن خلاصە بدونێ ئەوەی منەتێک بێ یا بدونێ دێن خۆیان دوکان تەڕوتەمیزەکەن چای بێسازیەکەن بەدەمەوە ئەکەن کچەکەی خۆم ئامادەگی بۆ ئەودەمی من کچەکەی خۆم هاتوچێ مەدرسەم پێکرد خلاصە سێ چوار نەفەر لەو مەسیری ماڵە خۆمان پێیان وتم کە ئەگەر تۆ کچەکە دەبێ بۆ مەدرسە تازە مناڵەکە ئێمەش بۆ مانگانە چێڵەی دەدەینێ بعد من لە ئامادەگی کە دەستم پێکرد ئەلانیش سێ ساڵە بازم سرویسی مەدرسە هابم خلاصە بژێوی ژیانی خۆم بەوە ئەچەرخێنم و
ساتەوەختی وێنەگرتن ئەو ساتەوەختەیە کە شتەکان لە جوڵە دەکەون و کەونە حاڵەتی سکوونەوە و بیرەوەریەکان تۆمار دەکەن و هەر فۆتۆگرافەر و وێنەگریکیش بە چەشنێک لە پەیوەندی نێوان جوڵە و بیرەوەریەکان دەڕوانن. فۆتۆگرافەرێکی دەڤەری بارزان هەوڵی داوە کە لە بواری وێنەگرتنی باڵندەی کێویدا کار بکات و بە شێوازێکی زۆر جوان لە کارەکەشیدا سەرکەوتوو بێت. ئەو دەڵێ ئامانجی ئەوەیە کە بتوانێت ستایلێکی نوێ بۆ خۆی بدۆزێتەوە و ئەو فۆتۆیانەی کە ئەو لە باڵندە کێویەکانی کوردستان و دەڤەری بارزان تۆماری دەکات ببێت سەرچاوەیەکی زانستی بۆ زانستی باڵندە ناسی لە کوردستان. فوتوغرافی یعنی حەزەکە بچووکاتیا من بوو من مێژە حەز کرد یعنی vê şalê bikim evîş bo wê nebûya kamera û tiştê we bez vê axîriya elhemdülîllah buwa rexsa me kamera kirîn û min iştiviya yani tiştekî cida bikim yani nek he sirûj bîtin û he dar bin û rûbar bin û vê tişte menzare vê tiştan min hez dikir tiştek cida bîtin. المنطقة ما دفرة بارزان رنگ زياتر ل160 نوع بالندا هبن حتى تازش من زياتر لچلا منت گرتينه زياتر روزانا من يعني روزانش بردوام است چمو شوا از زور بي وقت خود ترخانت کم ساعات 3 بو 4 بو 5 اف وقتانا چونکه ایلاس طاریب گمه ویره چونکه طاریه کانیت هنه سجیت و جی خو حاضر کم نکو تیرو تشت من ببینن ایلاس لویر رونم حتی وقت تیراتتن و جی خو حاضر کم و تشتان حتی هنگیش دی بیتک برابر روناییه. تشتی منشی ساده و کی کامرا و لنز و افتشتانه ساده اگه بیتو تشتی قواتر هبیتونی آن کامرا بقواتر و لنز بقواتر او زور تشتی جوانی هیمه بگیرین و کی تیرو تشتا بز تبین هندک تیری ال دور و مروت بینیدن روان یعنی لبشرات روان انسان ده بس اگه تلنز اگه بقوات هبیتن ده توانه و تشتی بجوانی تو بگیره. از زورش لدو کتابت در ودگرم یعنی بو ناو و تشت زانستی ملیره تشتکنی یعنی ما زانستی بیتن ناوک هبیتن ما زانستی مجبوری تل در و وانه ازا من حست کر یعنی یک هبیتن کتابک چیکتن لسه هارو کاریا مبکتن بو کتابک کوتو بزانه یعنی تیر لخارت چناف هات و لیر ناو خوی تایبت هبیه کردستانه نکتو بچه در و هم زانستیت هی هم دنیا یک ناو تیره هی یک ناوه هی یعنی همه دنیاه بس هد دولت آخو ناوه خود جدایه هد تیره و لیره الحمدلله من زوربه ناوت کردیت هنه یعنی از زانم ناوت وانت کردی و زانستیش است زانم چونکه دو کتابا و لسایدا و اوانت زانم ایلا بزانم چندا یعنی چند هیلکات کن و هبالندک پریتوی چندن و از ناوت چنده
زۆرن ئەو کوردانەی کە دانیشتی وڵاتانی ئەوروپان و توانیوانە لە بوارەکانی فەرهەنگی هونەری بازرگانی و بوارە جیاوازەکانی دیکەدا سەرکەوتن بەدەست بهێنن و سەرنجی ئەوروپیەکان بۆ لای خۆیان ڕابکێشن. گەنجێکی کوردی شاری هەولێر کە دانیشتی بەلجیکایە ئێستا فاشیۆن مدلە و توانیوەتی لە ڕێگەی نمایشی جلوبەرگەوە سەرنجی ئەو وڵاتانە بۆ لای خۆی ڕابکێشێت کە لەو کارەدا بەردەوام و کار دەکەن. ئەو ئێستا لەگەڵ زۆربەی کۆمپانیا گەورەکان گرێبەستی هەیە و وێنەکانیشی لە پاس و مترۆ و ڕۆژنامە و گۆڤارەکانی بەلجیکادا دەبینرێت. ناوم کارۆخ یونس عوسمانە، خەڵکی هەولێرێمە. نزیکەی 10 ساڵ زیاترە لە وڵاتی بەلجیکا دەژیم لە شاری ئەنتوێرپن. ئیشی ڕۆژانێ من فول تایم مۆدێلم و لە هەمان کاتیشە کاتی زیادە بەتاڵیشم فەشن ئەدڤایزەرم. زۆر گرێبەستم کردیە و هەشمە ئێستا لە ناو بەلجیکا و لە دەرەوەی بەلجیکاش. یەک لەوانە بۆب کە ئێستا لەسەر ئەو بوسەیە کە دەبینن لایف ئیشم لەگەڵیان کرد. ئێستا لە هەموو بەلجیکا لەسەر هەموو پاسەکان و میترۆ و لە هەموو ڕێگاوبانەکانی بەلجیکاش درایە. ئەو بۆبە لە بۆ ئەو کۆمپانیایە کە ئەو کەسانەی کە سیارە لێ بخڕن نابێت ئەلکۆهۆل بخۆن. هەر کەسێک کە کۆنتڕۆڵ بکرێت لە کاتی سیارە لێ خوڕندا کە هیچ ئەلکۆهۆڵێ نەخواردبێتەوە دیارێکی پێدەدەن. وەکو دەبینن ئیشم لە بۆ ئەو مارکەش کردێک کە ناوی ئینترۆ فەشنە. مارکە جیاوازی دەفرۆشن. ئەو یەکە ڕسمەکانم 4 ساڵە لە گەرانیش دەکەم ئێستا. فریلانسەرم کۆنتراکتم لە گەرانەیە. مۆدێلەکم لەو مۆدێلانەی لە بۆ ئەوان کە ئەو جلکانەی دروست دەکرێت لە CNA پێشوێ بێتە ناو بازار ساڵی داهاتوو هەمووی لەسەر من تاقی دەکەنەوە. تیشرت هەیە 4 ملیۆن دانایان 5 ملیۆنی لێ دروست دەکەن پێشوێ بێتە ناو بازار هەمووی لەسەر من تاقی دەکرێتەوە. چەند پرۆژێکی زۆر باشم هەیە لە بۆ کوردستان. ئەگەر حکوومەتیان هەر کارتێکی تایبەت بتوانن سپۆنسەرم بکەن یان پشگیری بکەن ئەو دەتانم بەڕاستی شتێکی زۆر باش بکەم لە بۆ گەنج و کچ و کوڕەکانی کوردستان لە بواری فەشن و مۆدێلدا. زۆرن ئەو کەسانەی کە خاوەن پێداویستی تایبەتن بەڵام سەرکەوتوو بوونە لەو کارانەی کە بەهرە و توانایان پێدەبەخشێت و هەم بۆ کۆمەلگا و بۆ خۆشیان سوودێکی باشی هەبووە. یەکێک لەو کەسانە خاوەن پێداویستێکی تایبەتە لە گوندی چەلکێ سەر بە دەڤەری بەرواری باڵا. ئەو لەگەڵەوەی کە هەردوو قاچەکانی نییە بەڵام بۆشایی نەبوونی قاچەکانی بەدەستەکانی پڕکردوتەوە. ئەو کاری دەستی زۆر جوان وەکو ڕستن و چنین ئەنجام دەدات و هەروەها ئۆتۆمبیلیش لێ دەخڕێت. از احمد حمید حامد از وان تشتاوه مجیلم اول طبقه کارت برید شولت برید ات وقت برید ابو گله کارات هاتم کار اینانه ایکشون هنگه تشت دا هشکت کردن وکی باجانه وکی باجان رشه وکی نانت کرده دا بو ومانه وکی حوصا اولی شفکا پیکته شف بینه شفکا بیجن شیناک بیجن نوعی شفکی شف بیایت هی زره هی صوره هی کسکه هی امش برفی خابری مد اینین برفی خابری تاین و ام طبقه پیچید کی اولی هر عین اوجی اف شفکه شف بیه شفکا مرانیت بیجنه شیناکه اوجی کارت بو صافیه بو ام بین سلامش بو سلامشه دور هوجی وان تشتم بشتن مثلا صافیه تو وقتی دا گرن گوت بار گرن دو دوات اخسن پشت دواره
فقی و درآمدی وقتی پید کشم مالات بر تجارت و عرضه کاروانا اولی تشیه تش پید رستن صوف بو دخینا بو دست بلینکا بو هر تشکی هبد پید رستن و بادن بجن رستن و بادن یعنی راست بچه خواندن يعني بريفابري بكولانكي بيستوس بجاش 7 سال من دكان بريفابري اكس عجانا شو من مدرسه قائمات حسابات هر تشجع بجماعة زانن يعني از فيقا بخاناتم تخرج احتمال الشاشة ويباش واك خواندن هر تشجع من فيديو بريفابري واك خواندن فيقا بشيان علم الدكان بلا هنديا مازم بد ماركت بد املاق بده بريفابري واك خواندن و فلان واك ريفابري نا دكاني جاشم بس واك بيانه واك كود بيا بشولاكي بيم اناش بس يا دستي هندي بكبد برم دي هركم هر شب واك زانين و شهرزایی ودي هما واكي حزكيا بمن واكي صبركيا دي رغم خم طبقي بمجيلكم 2 ساعات و 3 ساعات دي طبقه كي تشكم جامعه هاوجا ببته حرمه که هاوجا ببته دیدم بخیر دایی بابت خواه هکی همه بیشتر هبود اوی پای کتاب جگاره وکی رمزتو نبخاره وکی رمزه و همه اوی وکی صبر کیا وکی ذوق کیا نه ما جامعه که بم دستگاه که چه کرد پاوی گفت الحمدلله دستگاه که تاین میشنه یه تکنولوژی رو پیش کردی بس ای بدم کاری دستی بید دیگه که چه کم ساعت که دو دیگه دیگه بد که دست خواه با میشه خیره بخیر دایی بابم همه اوی ئەگەرچی تەکنۆلۆژیا و خێرایی لە گەیاندن وای کردووە کە خوێندنەوەی کتێب ڕوو لە کەمی بکات بەڵام لەگەڵەوەشدا دەیان ناوەندی ئەکادمی لە بوارەکانی خوێندندا هەوڵ بۆ بە کللتورکردنی خوێندنەوە دەدەن لە ئاستی تاکە کەسیشدا ئەم هەوڵانە بەردەوامن بە چەشنێک کە منداڵە دەستگێڕەکانی بازاڕی هەولێر وایان کردووە کە کولتوری خوێندنەوە لە نێو کۆمەڵگادا جێگیر بکەن ئەمەش بەشێکە لە چالاکیەکانی کچێک لە شاری هەولێر ئەگەرچی چالاکیەکانی ئەو کچە تەنیا تاکە کەسیە و هیچ ناوەند و گروپێک هاوکاری ناکات بەڵام ئەو دەڵێت فێرکردنی منداڵان و بە کولتورکردنی خوێندنەوە لە نێو منداڵان دەبێتە بنەمای دانانی کۆمەڵگایەکی خوێندەوار و بەهێز. کەمتر لە مانگێکە چالاکیەکانی خۆم لە هەولێر دەست پێ کردووە یەکەمین چالاکیم بردننی کتێب بوو بۆ ترمیناڵ بۆ ئەو پاسۆکسانی کە لە هەولێرەوە چن بۆ شارەکانی تری کوردستان بۆ ئەوی خوێندنەوە لەنێو ئۆتۆمبیل بێ بە کللتور بێ بە نەریت وەکو زۆربەی وڵاتەکانی دیکە و چالاکی دووەم بردننی کۆمەڵە کتێب بوو بۆ خوێندنگە بنەڕەتی و سەرەتاییەکان بۆ ئەوەی ئەو کتێبخانانی کە چۆڵە لە مەکتەبەکانە پڕ بێتەوە هەروەها تەنها بۆەوە وەسڵام لەگەڵیان گفتوگۆم کردە بۆم ڕوون کردوونەتەوە کە خوێندنەوە چ سوودێکی هەیە چ دەورێکی هەیە کە سەردانی کتێبخانەکانی قوتابخانەکانی خۆیان بکەن و چالاکی سێم بردننی 250 کتێب بوو بۆ زیندانیانی چاکسازی ژنان و نەوجەوانانی هەولێر چالاکی چوارەمیشم کە تا ئێستا درێژەی هەیە و بەردەوامە بم تا و کاتێک کە ئەتوانم ئەویش ئەوەیە کە بچمە هەر جێگەیەک لە دوای خۆم کتێبێک بەجێ بێڵم تر کافتریا بێت مارکێت بێت بازار بێت ئارایشگا بێت هەر شوێنێک بێت کە خۆم سەردانیەکەم ڕۆژانە و چالاکی پێنجەمیشم ئەمڕۆیە کە ئەنجامیم ئەویش بردننی کۆمەڵە دیاریە بۆ ئەو مناڵانەی کە لەلایەن کۆمەڵگەوە لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن حکوومەتەوە لەلایەن مناڵ پارێزی کوردستانەوە پشتگوێ خراون و فەرامۆش کراون ئەوانیش مناڵ دەستگێڕەکانی ناو بازاڕە کە چیرۆکی مناڵانیان بۆ ئەبەم و لەگەڵ دەفتەر وێنە و بۆیە و ئیتر کۆمەڵێ پێداویستی بە هیوام جێگەی خۆی بگرێت و ڕاستە من ڕەنگە شتێکی بچوو بکەم بەڵام ببێتە هاندان ببێتە ئەوەی کە کەسانی کە لە شوێنێکەوە هەوڵ بن.
هیچ گروپ و ڕێکخراوێک ویستم بەتەنیا بە خۆبەخشی کار بکەم و سوپاسی کۆمەڵی هاوڕێی تایبەتی خۆمەکەم کە لێرە و لەوێ هاوکارم بوون ئەمڕۆژ خاتون نەورۆز هاوکارمە بێت بە کللتورکردنی خوێنەوە ئەبێ لە مناڵەوە دەست پێ بکات هەتاوەکو لە مناڵەوە پێیان نەوترێ فێر نەکرن کە خوێندنەوە ئەبێ بکرێ بە نەریت گەورەکان ڕەنگە تۆزە درەنگ بێ بۆیان ئیتر هەموو قۆناغی پێویستە خوێندنەوە تیا بکرێت و هەمومان بخوێنینەوە بەڵام ئیتر مناڵی دەورێکی ئەساسی هەیە و بە تایبەتی ئەو مناڵانەی کە لە هەموو شتێک پەرایوەستکراون ئەوانەی دەستگێڕەکانی ناو بازاڕ. من هەچ کتێبێکم کە بەخشیوە لەگەڵی شاڕوونم کردوەوە ئێستا ئەمڕۆ چالاکی مناڵانە کە ئەنجامی ئەم تەنیا کتێبەکەیان نایەمە بڕۆن بۆیان ئەخوێنمەوە و بۆیان ڕوونەکەمەوە کە بە کللتورکردنی خوێنەوە چ پێویستە و بۆیان ڕوونەکەمەوە کە تەنها ئیشکردن و کارکردن و ئەوانە بەس نییە بۆ ئەوەی کە ژیانێکی شایستیان هەبێت پێویستە خوێندنەوە وێنە کێشان بکەن بە بەشێک لە ژیانی خۆیان. بۆ بێگومان کە ئەڵێن کێشەکان ئەخێنە ڕوو بەلابردننی ئەو شتانە کێشەکان چارەسەرە بێت بۆ نمونە کتێبخانەیەکیان بۆ دابنێت هانیان بدا کە بخوێنەوە کتێبیان بۆ بکڕن. لە ماوەی ڕابردوودا لە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووین تا پێگەشتنەوەیکی تر هەرشاد و بەختەوەر بن.